یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە و گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەردانی گازە پیسکەرەکانە بۆ ناو بەرگە هەوا. دووکەڵی ئۆتۆمبیل و مۆلیدەکانی کارەبا سەرچاوەیەکی سەرەکین بۆ دەردانی ئەم گازانە. ئێستا ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان نزیک 2 ملیۆن بۆتەوە، نزیک 2 ملیۆن، و بەشی زۆری ئەم ئۆتۆمبیلانە لە ساڵی 2000 بۆ 2022 زیای کردووە. نزیکەی لەو ماوەیە، یعنی لە ماوەی ئەو 20 ساڵە ئەو 22 ساڵە لە هەرێمی کوردستان نزیک 1,800,000 ئۆتۆمبیل زیای کردووە کە ئەمە ژمارەیەکی زۆر خەیاڵیە، یعنی بۆ واقعێک کە هێشتا ژێرخانی ئابووری لە هەموو ڕێکەوە ناتەواو بێت. ئێستا ئەگەر هەرێمی کوردستان بەداخەواڵێن ئاماری ژماری دانیشتوانی لە بینی 6 بۆ 7 ملیۆنە، لە بینی 6 بۆ 7 ملیۆنەوە کۆی سەرچاوە جیاوازەکان ئاماژەی پێکرد. ئێستا ئێمە نزیکەی بۆ هەر 1000 کەس سەر و 300 ئۆتۆمبیلمان بەرەکەوێت، سەر و 300 ئۆتۆمبیل لە کاتێکە بەشێکی زۆری وڵاتانی دەوروبەرمان بە تورکیا، بە ئوردن، بە مەغریب، بە ئەمانە هیچی ناگا بەو ژمارەی کە ئێمە تۆمارمان کردو بۆ 1000 ئۆتۆمبیل. لە کاتێکە ئەگەر بین لێکدانەوەشکەین بەو ژمارە ئۆتۆمبیلە و باروی تێچووی نزیکەی ئەگەر هەر ئۆتۆمبیلێک یعنی $10,000 بۆ دانین، ئەبینین نزیکەی 20 ملیارد دۆلارمان بەس پارەی تێچوو بۆ هێنان و کڕینی ئۆتۆمبیلەکان بەدەر لە سپێرپارتی ئەم ئۆتۆمبیلانە و بەدەل لەو سوتەمەنی کە ئێمە ڕۆژانە ئەمانوێ. ئەگەر بهاتە ئەم 20 ملیارە سەرف کردایە، یعنی بۆ ژێرخانێکی ئابووری هاتوچۆ و هاتوچۆی گشتی و ڕێگەوبان، یعنی بە چەند جارە تیابوو بەداخەوە لەبەرەوەی کە حسابێکی ناتەندروستی هەیە، یعنی سیاسەتێکی تەندروست نییە. ئەو ژمارەی کە هاتۆتە هەرێمی کوردستان ژمارەیەکی خەیاڵیە، ژمارەیەکی بێسەروبەرە، ژمارەیەکی بێحسابە بەداخەوە وە گەورەترین کاردانەی لێکەوتووە لە کاتێکە ئۆتۆمبیل چەندەها لێکەوتەی جیاوازی هەیە، لێکەوتەی ژیانی هەیە کە ئەمڕۆ وەکو WHO ئاماژەی پێەکە نزیکەی ساڵانە 1,300,000 کەس بەس بە ئۆتۆمبیل گیان لەدەستەدا، نزیکەی 20 ملیۆن بۆ 50 ملیۆن ئینسان تووشی ئەوەقە بێت، تووشی گرفتاری جەستەیی ئەبێت بە هۆکاری ئۆتۆمبیل. ئەجا لە ڕووی کۆمەڵایەتی و ئەبینیت ناداتپەروەرێکی گەورە لە واقعەکەمان ڕەخساوە. هەندێک خێزان هەیە بە چەند جارە ئۆتۆمبیلیان هەیە، هەندێک خێزان هەیە ینی پارەی هاتوچەی باڵێن ئامرازی گشتیشیان پێیە بەداخەوە. بێگومانە بێ ئێمە ئەو ڕاستیە بزانین نەک بە تەنها مۆلیدە ئەهلیەکان، ئێمە لە بەرهەمێنانی وزەی کارەبا بە تەواوەتی تەنانەت لەسەر کەرتی حکومی و لەسەر کەرتی ئەهلی پشمان بەستەوە بە سوتەمەنی نەوتەکان. ئێستا ئەو ژمارەی مۆلیدانەی کە کەرتی تایبەت هەیەی بۆ بەرهەمێنانی کارەبا لە دەوری 5,000 مۆلیدەی گەورایە. ئەمە بێجگە لەو مۆلیدە گەورانی کە حکومەت ینی ئەوانەی کە با بڵێن بە وزە نەوتیەکانی ترە گەر گازۆیل بێ، ئەگەر گاز بێ، ئەگەر هەر سوتەمەنیشتر نەوتی بێت بەکارێنێ بۆ بەرهەمێنانی کارەبا. ئەمڕۆ وەکوەی کە ئاماژەی پێکرێ سەرچاوەکان ئاماژەی پێکە هەرێمی کوردستان نزیکەی 6,000 مێگاوات کارەبای ئەوێ. ئەم 6,000 مێگاواتە تەواوی بە وزەی ناخاوێن، بە وزەی ناتەندروست بەرهەم ئەهێنێ وە کاریگەری گەورەی لەسەر با بڵێن ڕەوش و کوڵتی هەوای کە با بڵێن ژیانمانی پێ وابەستەیە هەیەی. ژمارەی ئۆتۆمبیلەکان لە باشووری کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە. بە پێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم، ئاماری گشتی ئۆتۆمبیلی تۆمارکراو تا شەژمانگی یەکەمی ساڵی 2020 بریتیە لە 1,776,346 ئۆتۆمبیل.
ئەمە جگە لە ئۆتۆمبیلی سەربازی و پۆلیس. بەپێی ئاماری هەمان بەڕێوەبەرایەتی تەنها لە ماوەی 6 مانگی سەرەتای ساڵی 2020 33531 ئۆتۆمبیل تۆمار کراون. تا کۆتایی ساڵی 2020ش ژمارەی ئۆتۆمبیلە تۆمارکراوەکان 1,800,000 ئۆتۆمبیلی تێپەڕاندوو. بەهۆی نەبوونی کارەبای نیشتیمانی بەردەوامیش مۆلیدەی کارەبا کاری پێدەکرێت کە بەپێی ئامارە نافەرمیەکان ژمارەی مۆلیدە ئەهلیەکان بریتین لە 5,000 مۆلیدەی کارەبا. سەبارەت ینی بەو سوتەمەنەی کە بەکارێت ئێمە بێ ڕاستکۆ بین چونکە پاڵاوگەکەمان پاڵاوگەی تەواو نییە ناتوانێت هەموو پێکاتە هایدرۆکاربۆنیەکان وەک پێویست جیا بکاتەوە. ئەجا ئێمە ئەزانین ئۆتۆمبیلەکان یا ئەو مەکینانەی کە دیزڵن هەر یەک جۆرێک لە هایدرۆکاربۆنی جیاوازێوێ بە تایبەتی لە ڕووی ژمارەی کاربۆنەوە. بۆ مڕەکەبە هایدرۆکاربۆنەکانیش بە شێوەیەکی گشتی 3 جۆرن. مرکباتی ئەلیفاتی هەیە، ئۆلیفینی هەیە، لەگەڵ ئەڕۆماتی هەیە. هەر یەکەیان ئەبێ ڕێژەیەکی دیاریکراویان لەم سوتەمەنیە هەبێت. ئەگەر هاتوو هەر لە پاڵاوگەکان نەتوانرا پێگاتە هایدرۆکاربۆنیەکان بە پێی ژمارەی کاربۆنەکانیان وەکو پێویست جیا بکەنەوە، بێگومان ئێمە سوتەمەنیەکمان دەسەکەوێت کە سوتەمەنیەکی تەندروست نییە. سەرباری ئەوەش ئەم سوتەمەنیە مەسەل لە ڕادەی گۆگرت ئەبێت یا سنووردار بێت. ئەو پستانەی کە دروستیەکە لە کاتێکە ئەبێ بە هەڵم بە تایبەتی ئەگەر نەفسا زۆر بێت، نەفسایەکە لەو ئاوێتە هایدرۆکاربۆنیانەی کە زۆری بەشی بە هەوا ئەچێ و پستان دروستەکات، وەکوەی کە لە هاوی نایبینین کاتێ ڕیت ڤاپۆر پرێژەر زیا ئەبێت دەست بەجێ لەسەر فیت پۆمپەکە گرتێبەربوون ئەبێت، کەواتە بەداخەواڵێم لەبەر ئەوەی کە پاڵاوگەکانمان پاڵاوگەی تەواو نین، ناتوانن هەموو هایدرۆکاربۆنیەکان وەکو پێویست جیا بکەنەوە و حکوومەتی هەرێمیش ناوێ هیچ بەشێکی لە دەست بچێت، ناچار یە تێکەڵکردنەوە ئاکات بۆم ئاوێتانە و هەندێ موادی تێ ئەکەن کە ئەبینیت ئێستا لەم جێگایە ینی بەتەواوەتی من چاومەکزێتەوە لوتمەکزێتەوە. ئەمە بەڵگەیە بۆی کە مەسەلە هەر نەبێ گازی ئۆزۆن لەم کاتا زۆرە چکە گازێکە ئەوکار بۆ کزانەوەی چاو لوت و قڕک. ئەجا ئەبینیش مەسەلە دیاردەیەک لە خوارەوە گەر تێڕوانین بکەی لە خوارەوە تێڕوانین بکەی بۆ هەواکە ئەبینین هەیزێ دروست بووە، با بڵێن تەمێکی سپی دروست بووە. ئەم تەمەسپیە مەتوانین لە ڕووی زانستیەوە بڵێن دیاردەی ئیپیسۆیدە. ئیپیسۆد یانی چی؟ کاتێ ڕێگەزەکانی کەشوهەوا ڕێگەزەکانی کەشوهەوا تێکەڵ بە دووکۆڵی ئۆتۆمبیل ئەبێ ئەو دیاردێت بۆ ئەخڵقێنێت. سەبارەت بەو توێژینەوەی ئەو پشکنینەی کە خۆم کردم لەسەر نزیکەی 700 ئۆتۆمبیل سەبارەت بە دەرچەی ئەو دووکەڵەی کە دەرئەچێ هەنە پێکاتم بە دوواچوون کرد، بەسە لە پێکاتی هایدرۆکاربۆنی بە دوواچووندم کرد. CO یەکەم ئۆکسیدی کاربۆن کە گازێکی ژێراویە، CO2 بە دوواچوونم کرد، لامدام بە دوواچوون کرد کە بینیم ڕێژەی لە 150 نزیک ئۆتۆمبیلەکان هیچی نەمڕکەباتی هایدرۆکاربۆنی بەسە لە 200 ppm ڕێگە پێداوە. ئەم بینی لە هەندێک جارە یعنی نەک 200 ئۆمبێتەڵ بەڵکو بە هەزارەها ppm هایدرۆکاربۆنی دەرەچێت. بۆ نمونە بۆ یەکەم ئۆکسیدی کاربۆن تەنها لە 105 ڕێگە پێدراوە دەرچێت. ئەم بینی لە هەندێک جێگا ئەبوو بە 2.5 لە سەدا، یعنی 5 لەو ئاستە زیاترە. و CO شێشێکە لەو گازانەی کە گازێکی ژەهراویە توانای ئەوەی هەیە لەگەڵ هیمۆگلۆبینی جەستا ینی بە 300 جار وەک لە ئۆکسیژین زیاتر یەک بکرێ وە کەسەکە تووشی ژەهراوی بوون بکات.
سەبارەت بە سوتەمەنی دیزەڵ ئەمڕۆ دیزەڵ ڕێکخراوی جیهانی هەیە کە ینی پەیوەستن بە با بڵێن دیراساتی شێرپەنجەیی سەلماندویانە کە دیزەڵ سوتەمەنیەکی شێرپەنجەییە و ئەمڕۆ گەورەترین کاریگەری سوتەمەنیەکان لەسەر شینگە گۆڕانی کەشوهەوایە ئەو گۆڕانەی کە ئەمڕۆ جیهان پێوەی گرفتارە ئەو لێکەوتانەی کە ڕوویاوە دەرئەنجامی مەسەلە کارتێکردنی دووکەڵی ئۆتۆمبیلە کە دووکەڵی ئۆتۆمبیل هەموو ئەو گازانەی لە خۆ گرتووە کە بە گازی خانووە پلاستیکیەکان ناوزەند دەکرێت خانووی پلاستیکی ناوزەند دەکرێت کە خۆی لە CO2 میسین ئەبینێ لەگەڵ نایترس ئۆکساد لەگەڵ ئۆزۆن هەموو ئەم گازانە خەست تایبەتمەندێکێتیان هەیە ئەو وزە گەرمەی بە تشکی یا بە شەبەنجی ئینفرارێتە کە لە تشکی ڕۆژەوەیە کاتێک لە زەویەوە پێچەوانە ئەبێ بۆ بەرگەهەوا بۆ ناو بەرگەهەوا تەواوی ئەو گازە کە وزەی گەرمی پێ ئەم غازانە هەڵی ئەمشن کە هەڵیان مشی ئەو کاتە با بڵێن بە گەرمبوونی جیهان ڕوئەیات بە دوای بە گەرمبوون گۆڕانی کەشوهەوا ئەمە ڕاستیەکە کە عالم پێوەی گرفتارە بۆ هۆکارەشە ئەمڕۆ ئاراستەی جیهان بەو شێوەیە کە ئەم سوتەمەنە نەوتیە بۆ ساڵی 2050 یعنی دەرچەکەی بێ بە سەفر یعنی هیچ مڕەکەبێکی هایدرۆکاربۆنی دەرنەچێتە ناو بەرگەهەواوە حتا ئێمە لە کاریگەری ئەو مەترسیە گەورە بە دوور بین بە دەرلەوە گازی با بڵێن سوتەمەنیانی کە دەرئەچێت لە دووکەڵی مۆلیدە بە تایبەتیەوەی لە ناو ماڵەکانن کۆمەڵێک گازات دەرەکە پۆلی ئاڕۆماتیک هایدرۆکاربۆن گازی پۆلی ئاڕۆماتیک هایدرۆکاربۆن کە ئەمە نزیکەی 50-60 ڕاست بەرەوسەرەوەیە ئەم غازانە هەمووی غازی شێرپەنجەیی بە دەرلەوە با بڵێن مۆلیدە خاصەتێکی تریژێ و ئۆتۆمبیلیش نوع تەنۆچکەیە دەرەکەن تەنۆچکەی ورد کە پێوتێ پارتیکولیت ماتر ئەم تەنۆچکەیە بە تایبەتی بۆ سوتەمەنی دیزەڵ ئەم سوتەمەنیە یعنی ئەو دەنگکۆڵە بشکۆلە لە ئەوروپا ینی بۆ کیلۆمەترێک یا بۆ لیترێ بنزین ببوورە تەنها ڕێگە پێدراوە 5 میلی غرام دەرچێت بەڵام ئێمە ئەگەر تێبینی بکەین هەندی ئۆتۆمبیل کە تێ ئەپەڕێت ینی بەس بە تێپەڕینەکەی بەلامانە ئەبینین ڕەنگە ینی نزیک غرامێ دەرکات لە کاتێکا غرامێک نزیک 1000 میلی گرامە بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە ئەو فلترانە نییە یعنی ئەو فلترانی ڕێگرە لە دەرچەی ئەم گازانە و ئەم تەنۆچکانە لە ئۆتۆمبیلەکانەمان نییە تەواوی ئەڕژێتە ناو بەرگەهەوە و ڕاستەوخۆ کاریگەری ئەبێت لەسەر لایانی تەندروستی و لایانی با بڵێن ژینگەی وەکو سەرچاوەکان ئاماژەی پێکەن لە 160 پیسبوونی ئەوە هۆکارەکەی دووکەڵی ئۆتۆمبیلە. کاریگەری دووکەڵی ئۆتۆمبیل و مۆلیدەکان لەسەر ژینگە ڕۆژانە لە باشووری کوردستان زیاتر لە 7 ملیۆن لیتر سوتەمەنی بۆ ئۆتۆمبیل بەکاردێت سوتانی هەر لترێک بنزین نزیکەی 2.3 کیلۆ دوانەوەکسیدی کاربۆن و بۆ هەر لترێک گازوایلیش نزیکەی 2.7 کیلۆ دوانەوەکسیدی کاربۆن دەکاتە هەواوە جگە لە چەندان گازی تری ژەهراوی وەک ئۆکسیدەکانی نایترۆجین و گۆگرت تێگڕای دەردانی گازی CO2 بە پێی بڕی سوتەمەنی بەکارهێنراو وەک بنزین و گاز بە نزیکەی 2.3 بۆ 2.7 کیلۆگرام بۆ هەر لیترێک ساڵانە نزیکەی 34 ملیۆن تۆن لەم گازە دەچێتە ناو بەرگە هەواوە. یەکێکی تر لە سەرچاوە پیسکەرەکانی بەرگەهەوا بوونی مۆلیدەکانە کە سەرچاوەیەکی سەرەکین بۆ دەردانی گازی ئۆکسیدەکانی نایترۆجین دوانە ئۆکسیدی کاربۆن یەکەم ئۆکسیدی کاربۆن تەنۆلکە هەڵواسراوەکان و جگەلەوەی ڕێژەیەکی زۆر کاربۆنیش دەخاتە هەواوە کە مەترسی گەورن بۆ سەرتەندروستی مرۆڤ و ژیانی گیان لەبەران بە پێی ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 تایبەت بە دانانی مۆلیدە کە لەلایەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگەوە دەرچووە کۆمەڵێک مەرجدانراوە بۆ دانانی مۆلیدە وەک شوێنی مۆلیدە کە تەرخان کرابێت بۆ خزمەتگوزاری و نابێت لە شوێنی تەرخانکراو بۆ ڕوبەری سەوزایی دابنرێت بەڵام زۆربەی مۆلیدەکان لە ناو باخچە و ڕوبەرە سەوزایەکان دانراون مۆلیدەکە کاتم یان بێدەنگ بێ و دووکەڵ نەکات بەڵام زۆربەی مۆلیدەکان دووکەڵ دەکەن و ژاوەژاو دروست دەکەن
لە دەوروبەری مۆلیدەکە سەوزایی و نەمام بچێنرێت. نابێت ڕۆن و گازوایل لەسەر زەوی بڵاو بێتەوە. زەوی ژێر مۆلیدە و تانکی گازوایل کۆنکرێت بکرێت. نابێت ئاوەڕۆ بڕژێتە سەر زەوی و دروستکردنی ئاوەڕۆ بۆ سەر ئاوەڕۆی گشتی، چارەسەرکردنی پاشماوەکان لە ڕۆنی پیس و گازوایل بەمبەستی پیس نەکردنی خاک. بەڵێ طبعی کاڵێن دووکەڵ ئێمە بە دوای بزین دووکەڵ لە چێ هاتووە. ئێمە ئەو مادەی کە ئەسووتێت تاوەکو ئەو وزەی لێ فەراهەم کرێتتر ئایا بۆ جوڵەی ئۆتۆمبیلەکە بێ یا بۆ ئیشکردنی مۆلیدەکە بێ بۆی کارەبامان باتێ ئەبێ مادەیەکی هایدرۆکاربۆنی. مادەیەکی هایدرۆکاربۆنی ئالۆسە. ئەم مادە هایدرۆکاربۆنەیە مەسەلە سێ نوع مڕەکەباتی هایدرۆکاربۆنی تایە، پارافینی و ئۆلیفینی و ئاڕۆماتی تایە. بەدەر لەوە هەندێ توخمی قورسی تایە، بەدەر لەوە کبریتی تایە، بەدەر لەوە مەسەلە کبریتی چالاکی تایە. ئەگەر هات ئەم سوتەمەنیەکی تەواو نەبوو لە ناو ئەو مەچینە و ئەوەی کە بە تایبەتی بۆ ئۆتۆمبیلی دیزەڵ پێمانەڵێ ئایا سوتەمەنیەکە تەواوە یاننا، ژمارەیەکە پێوتێ لامدا. هەر کاتێک ئەگەر بەهای لامدا بەهایەکی یەک بوو، قیمەتەکەی یەک بوو، ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە هاوتایی هەیە لە بینی ئۆکسسیجینی بوو، ئەو ئۆکسسیجینی کە پێویستمانە بۆ سووتان لەگەڵ مڕەکەبە هایدرۆکاربۆنێکە. ئەمڕۆ دوو ڕێکخراوی نێودەوڵەتی جیهاندی سلمانویانە بنزین یەکێکە لەوانەی کە خۆی باڵێن مادەیەکی شێرپەنجەییە و هەروەها سەلمێنراوە دیزڵیش بە هەمان شێوە مادەیەکی شێرپەنجەییە و کاتێک ئەو دەنگکۆڵە ڕەشەکە کە ناوی سووتی پێڵێن مڕەکەبێکی کاربۆنی نەسوتاوە دەرەنجامی نەسووتانی ناتردوو، ئەم دەنگکۆڵە لە پێنج چین پێکێت هەر چینەی پێکاتێکی چیمیاوی هەیە و ینی چینێ لە چینەکان کە چینی دەرەوەیە بریتێل لە تقریبە نزیکەی دەیان گازی شێرپەنجەی کە ئەو دەنگکۆڵە هەڵیگرتووە و ئەو دەنگکۆڵە توانای هەیە لە بەرکە هەوا بمێنێتەوە بە هەڵواستاوی کاتێ ئەو مرۆڤانەی کە نزیکن لەم مۆلیدەیە ینی لەو تەنۆشکانە هەڵەمشتن تێکەڵ بە جستیانە بێت ئەو کاتە لە بەردەم گەورەترین مەترسی ژیانی دانێ. ئەم دوو کەڵەش بۆتە هۆکاری بە گەرمبوونی جیهان، بۆتە هۆکاری بە گۆڕانبوونی جیهان و ئەم گۆڕانانە لێکەوتەی گەورەی بە دوای خۆیان هێناوە هەر لە گۆڕانی کەشوهەوا توانەوەی بەفری جەمسەرەکان، با بڵێن کەمکردنەوەی زیندە هەمەژینی و زیندە هەمە جۆری، ئەنجا بەرزبوونەوەی ئاوی دەریاچاکان و توانەوەی بەستەڵەکەکان، ئەمە ئەنجا بارانی بێلێزمە کەوتنەوەی گەڕ لە دارستانەکان، ئەمە ینی بابڵی ژینگەی ژیانی تێکگاوە جیهان بەگشتی ژینگەکەی شێواوە و هەر جێگە و هەر پانتایەکی جوگرافی بەبێ پێگەی لەسەر هەسارەکە بە شێوەیەکی جیاواز کاری تێکراوە. ئەگەر بێت لەسەر ئەم ڕەوشە بەردەوام بین ئەو کاتە ژیان و هەسارەکە هەمووی لە مەترسی گەورایە. بەڵێ بێگومان ئەبێ ئێمە و ڕاستی بزانین کە ئەمڕۆ بەشێکی زۆری ئەو نەخۆشیانەی کە خەڵک تووشێ بن نەخۆشی ژینگەین لە سا هەفتای نەخۆشی ژینگەیە لە نەخۆشە کوشندەکان. ئەمڕۆ من چەندەها توێژینەوەی زانستیم لایە ئەوە ئەسەلمێنێک کە ئەم دوو کەڵە هۆکارە بۆ نەک بۆ بەتەنها بۆ شێرپەنجە بۆ نەخۆشەکانی پێیوەست بە سەکتە و جەڵتە، بە کەمبوونەوەی تەمەن، بە بابلێن پارکینسن، بەلزەهایمار، ئەمانە هەمووی دووکەڵی ئۆتۆمبیل هۆکارن چونکە ئێمە ئەو دووکەڵە بەس زانین دووکەڵە بەس نازانین چەند جۆر گازی ئۆرگانی نائۆرگانی لەگەڵ تەنۆچکەی لەخۆ گرتووە. بەدەر لەوەش ئەم گازانە هەر بەوە ناوەستێت، ینی کێت ڕاستەخۆ ئەم گازانە لە ناو یەک لە ناو بەرگەهەوا کارلێکی تیشکی ئەەکەن. کارلێکی تیشکی کاتێک ئەیکەن لەمەش چەندەها پێکاتی تر دروستە بێت. مەسەلە لەو پێکاتانی کە دروستە بێت گازی ئۆزۆن. گازی ئۆزۆن خۆی بە سروشتی لەناو بەرگەهەوا نییە، ئەمە دەرئەنجامی کارلێکی باڵێن ئۆکسیدی نایترۆجینەکانە لەگەڵ یەکەم ئۆکسیدی کاربۆن کە لە دووکەڵی ئۆتۆمبیل دەرئەچێت لەگەڵ بە کارلێکی تیشکی ئەبە گازێکی ئۆزۆنە بۆ دروست.
حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی باجی ژینگەییەوە پارە لە شۆفێری ئۆتۆمبیلەکان وەردەگرێت، بەڵام هیچ بڕەپارێک لەو باجە ژینگەیە ناچێتە سندوقی ژینگەوە و بۆ ژینگە خەرج ناکرێت. ئەو ئۆتۆمبیلانەشی دووکەڵی نائاسایی دەکەن و زیانی زیاتر بە ژینگە و تەندروستی دەگەێنن، بە بڕی 40,000 دیناری عراقی سزا دەدرێن و ناچار دەکرێن بە چارەسەرکردنی کێشەکە و ئەنجامدانی مەرجی تونند و تۆڵی بۆ ئۆتۆمبیلەکە، بەڵام ئەم بڕەپارێژ ناچێتە سندوقی ژینگەوە. بێگومان ئەگەر ینی با بڵێن حکومڕانێکی تەندروست و سیاسەتێکی تەندروست هەبوایە، هەڵبەت قەت حکومەت ڕێگەی نەئایات لە ماوەی 20 ساڵە نزیکی 1,800,000 ئۆتۆمبیل بێنێتە ناو هەرێمەکەەوە. ئێمە کارەساتە ئەو ئاوڵاتی ئەیتوانێت لە یەک کاتا بۆی بگا بە ئاماجی خۆی چەند ئامرازێکی با بڵێن ئەو کۆمپانیایە یا ئەو حکومەتە بەکار بێنێ بەبێ ئەوەی پارەی تێچووی زۆر لەسەرکەوێ، بەڵام بەداخەوە ئێستا هاوڵاتێکی فەقیر ئەگەر جێگەی ئیشەکەی دوور بێ و پێویستی بە چەند پاسێ بێ ئەبێ بۆ هەموو پاسێ ینی پارە بە بەدەر لەوەش تۆ ئەبینیت ڕۆژانە ئێستا نزیکەی 6 ملیار یان 6 ملیۆن لیتر سوتەمەنی لە واقعەکەت ئەسووتێ. 6 ملیۆن بەس گازی دووەم ئۆکسیدی کاربۆن ئەگەر ئێمە بە دوواچوونی بۆ بکەین، ینی هەر لیترێک لەو سوتەمەنیە سەر و 2 کیلۆ هینی بەس لە گاسۆیل کەمترە تۆزێ بە 100 گرام، بەڵام هینی سوتەمەنی بەنزین نزیکەی هەر لیترێک 2 کیلۆ و 400 گرام بەس گازی ئۆتووە کاتە بەرگەهەوە. ئەمە چ کارە ساتێک بۆ واقعەکەت بەدەر لە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن، لە گازی ئۆکسیدی نایترۆجینەکان، بە گازی ئۆکسیدی کبریتەکان کە لە گازە ئۆرگانیەکان کە ئەمانە هەمووی گازی کارتێکەرن لەسەر ژینگە و لەسەر ژیان. ڕێگاکانی خۆپاراستن لە دووکەڵی ئۆتۆمبیل و کەمکردنەوەی زیانەکانی لەسەر ژینگە و تەندروستی مرۆڤ و گیان لەبەران. یەکەم لێخوڕینی کەمترین لێخوڕین واتە کەمترین دەردان. بۆ ئەوی کەمترین کات ئۆتۆمبیل بەکار بهێنرێت پێویستەم چەند هەنگاوە جێبەجێ بکرێت. بەکارهێنانی پاسکیل و پیادەڕەوی و دوورکەوتنەوە لە بەردەوامی بەکارهێنانی ئۆتۆمبیل بۆ چوونە بازاڕ و شوێنی کار. بەکارهێنانی گواستنەوەی گشتی ئەگەر بەردەست بێت، هاوبەشیکردن لە هاتوچۆ لەگەڵ کەسە نزیکەکان، پێکەوە چوونە بازاڕ و شوێنە گشتیەکان، ڕێخستنی چوونە دەرەوە و کۆکردنەوەی چەند کارێک و ئەنجامدانیان لە یەک کاتدا. دووەم، لێخوڕین بە دانایی، کەمترین دەردرا و کەمترین خەرجی لە ڕێگەی بەردەوام چاکردنی کەم و کورتی ئۆتۆمبیلەکەت، بەکارهێنانی ڕۆنی گونجاو بۆ ئۆتۆمبیلەکەت، دروست نەکردنی پاڵەپەستۆ یان زیادکردن و کەمکردنی لە ناکاو بۆ سەر سێکتەری بەنزین و برێک، بەمەش بڕی بەکارهێنانی سوتەمەنی کەمتر دەبێ و سەلامەتی و تەمەنی بزوێنەری ئۆتۆمبیل زیاد دەکات. سێم، بەکارهێنانی سوتەمەنی کۆالێتی گونجاو بۆ ئۆتۆمبیلەکەت بە پێی جۆری بزوێنەر. چوارەم، بەکارهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی. ئەم جۆرە ئۆتۆمبیلە بە تەواوی دۆستی ژینگەیە، چونکە سەرچاوەی وزەی کارەبایە و هیچ جۆرە سوتەمەنیەک بەکار ناهێنێت، بەمەش دەردانی گازی پیسکەری بۆ ناو هەوا نییە. سەبارەت بەوەی کە چەند ئێمە بتوانین مۆلیدە کەم بکەینەوە، ئەگەر بێت ینی بە شێوەیەکی گشتی ئەو وزەی کە بەکاری ئەهێنین بۆ فەراهەمکردن با بڵێن وزەی کارەبا وزەیەکی خاوێن بێت، وزەیەکی خاوێن. ئەمڕۆ وەک سەرچاوە بۆ نمونە تیشکی ڕۆژ کە ناوچەکەمان ینی لە ساڵێکە با بڵێن ڕۆژانێکی زۆر تیشکی ڕۆژمان هەیە کە وزەیەکی خاوێنە، وزەیەکی نوێبووەیە و وەکۆی کە سەرچاوەکان ئاماژەی پێەکەن. ئەمڕۆ لەدا تقریباً 3.82 تێراوات ینی لە تیشکی ڕۆژەوە سەرچاوە ئەگرێت. هەر مەتر دووجایە لەسەر ئەم خاکە نزیکەی 1000 وات با بڵێن وزەی خاوێنی بەرەکەوێت، کەواتە لەبەرەوەی کە ناوچەکەمان ینی با بڵێن پێگەی جوغرافیمان ماوەیەکی زۆر مەودایەکی زۆر ینی ڕۆژمان هەیە، ئەتوانین با بڵێن سوودمەند بین لە وزەی ڕۆژی خۆر ینی وەکو سەرچاوەیەک بۆ کارەبا. بەدەر لەوانش ئەکرێ سەرچاوی تر هەیە، مەسەلە سەرچاوە ئاویەکان وەکۆی کە لە سەدەکان هەیە، ئەکرێ وزەی بە لە هەندێک ناوچەی ئێمە تۆربینی هەوایی ئەیە سوودی لێوەرگیرێت، ئەمەش وەکو
سەرچاوەیەکی وزەی خاوێن بەس بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە تاکمان هاوڵاتیمان بەو شێوەیە پەروەردەکەین کە چەندی پێ ئەکرێت یعنی وزە کەم بەکاربێنێت ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ نمونە لە باتەوەی ئۆتۆمبیلێکی بەسە لە مەچینە گەورەی 6 سلندەر یا 8 سلندەر بکڕێ کە هۆکارە بۆ بەکاربردنی وزەیەکی زۆر ئەکرێ هەر عینەن هاوڵاتی بە ئۆتۆمبیلێکی مەچینە قەبارە بچکۆلە ینی ئەوەی کە خواستێتی ینی جێبەجێی کات سەرباری ئەوەش ئەگەر بین ئێمە وەکو کللتورێک ینی لە ناو کۆمەڵگەکەمانە پیادەیکەین بۆی کە تەندروستیمان ینی لەبار بێت جەستەمان لە ڕووی تەندروستیەوە ینی بە دوور بێت لە هەموو نەخۆشێت ئێمە هاندان بکەین مەسەلە هاتوچۆ بە پێ بۆ مۆدای کەم هاتوچۆ بە پاسکیل بە دەر لە پاسکیل ئەمڕۆ چەندەها مەسەلە ئامرازی تریشاتۆتە کایەوە لەوانەیە کە ینی بەوزەی خاوێن یا بە پاتری ئیشەکەن ئەتوانی زۆر کار ئاسانی بۆ ئێمە بکات هاتوچۆی گشتی ئەگەر فراهەم بێت من دڵنیام خەڵقانێکی زۆر ینی ئێستا بێتاقەتن ینی تەواو پستن لەوەی کە ئۆتۆمبیلی ینی خۆی بەرێت ینی بۆ کارویشەکەی کەواتە ینی کۆمەڵی هاندان ئەمە چێ ینی ئەبێ لە دوای بڕۆ بەرنامە و پلانی بۆ دانێ و هاوڵاتی باڵێن تەشیعکە لەسەر ئەوە حکوومەتە دەسەڵاتە مێ دەکەم ینی لەم پێیام و مەسجانەی کە بڵین کەسە ئەکادمیەکان کەسە زانستیەکان ئەوانەی کە خەمخۆری لە واقعەکەکەن ینی کاردانە و وەڵامدانەوەی هەبێت لەلایەن لایەنە بەرپرسیارەکان تا لەوە زیاتر واقعەکەمان تاڵتر و بەرەو هەڵگێرتر و بەرەو نالەبارتر نەچێت. بۆ کەمکردنەوەی دەردانی گازە پیسکەرەکان بۆ ناو بەرگەهەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی گرنگ و ئەرێنی هەبێ و کار بکات بۆ بواری گواستنەوە لە ڕێگەی کەمکردنەوەی بەکارهێنانی هۆکاری گواستنەوەی تایبەت و بایەخدان بە هۆکاری گواستنەوەی گشتی دروستکردنی شەقامی تایبەت بە پاسکیل هاندان و کارئاسانیکردن بۆ کۆمپانیاکان بەمبەستی هاوردەکردنی ئۆتۆمبیلی دۆستی ژینگە چاکردنی جۆرەکانی بەنزین و گاز و چاودێری بەردەوامی بەنزینخانەکان چاکردنی ئۆتۆمبیلەکان بە جۆرێک کەمترین بڕی مادەی زیان بەخش بخەنە ژینگەوە ناچارکردنی هاوردەکارانی ئۆتۆمبیل بە چاندنی نەمام و ئەنجامدانی پرۆژەی ژینگەیی زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ ئاستی ستاندارد بە پێی تایبەتمەندی شارەکان بۆ کەمکردنەوەی دەردانی گازە پیسکەرەکانی مۆلیدەکانی کارەباش پێویستە حکوومەت کار بکات بۆ گۆڕینی سەرچاوەی وزە بە وزە نێوبۆکان کە دۆستی ژینگەن وەک تیشکی خۆر و باو ئاو